کاتێک لە شاری هەولێر کە چوون بۆ دەنگدان پرۆسەی دەنگدان بە شێوەیەکی باش بەڕێوەچوو هێزە ئەمنیەکان کاری باشیان کرد و کۆمیسیۆنیش هاوکار بوون لە ڕێوەچوونی دۆزینەوەی ناوەکانم. من وەکو گەنجێک بەشداری پرۆسی هەڵبژاردنم کرد ئەو بنکەی کە من دەنگەکەم تێدادا باش بوو بەڕێکوپێکی بەڕێوەچوو کارمەندانی کۆمیسیۆن و هەروەها دەستگاکانی یاساییش هیچ بە هەموویان بە ڕێکوپێکی کارەکانی خۆیانیان ئەنجامەیان بەعام پرۆسێکی باش بوو سەرکەوتوو بۆ بەڕێوەچوو بەڵام لە هەمان کاتدایمە کە هەموو دەنگدانێک گوێمان لێبێ لە دوای دەنگدان لە ڕاگەیاندنەکانەوە کە هێرش ئەکەنە سەر یەکتر ئەم لایەن بەو لایەنەڵێکە تەزویر کراوە ئەو لایەنەڵێکە من دەنگەکان قبوڵ ناکەم خۆی لە ڕاستیدا ئێمە کەم تا زۆر نازانین پرۆسەکە لە ناوەوە چۆنیایان تەزویراتە ڕاستە هەڵەیە بەڵام باش بوو هیوادارم بەرەو باشتر بچێت لە ساڵانی داهاتووە پرۆسەیەکی شەفاف و بێتەزویر بۆ ڕێکوپێکی لە دەنگدانەکانە ئەنجام بدرێت. من وەکو هاوڵاتیەک نسبەت ئەو هەڵبژاردنێکی سەرکەوتوو بوو کارەکان زۆر بە مەزبوطی بەڕێکرا ڕێز لە خەڵکی دەگیرا ئەو کۆمیسیۆنیش ئەو بڕێرەکانی دەرکرد لە جێ خۆی بوو زۆر سەرکەوتوو بوو نەویش لە ئیشی خواندا.